ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویست لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ شەممە پێنجی ڕێبەندان. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی دیکە لە قڕوە و مەریوان، بانگێشت و پەروەندە سازی بۆ باوکی ژینا ئەمینی لە سەقس، درێژەی مانگرتنی دایکانی دادخواز لە سنووری کۆبانی، کۆبوونەوەی کرێکارانی دەرکراو لە مادەنی ئێسفەندەقەی کرمان، دەست بە سەرکرانی دوو کچی گەنج بە بیانووی سەماکردن لە تاران، هۆشداری لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی شەشبەندکراوی سیاسی. کۆبوونەوەی خەڵکی بۆکان دش بە دەست درێژی بۆ سەرنیان چەلەبیانی. ڕۆژی هەینی پێنجی ڕێبەندان خەڵکی شاری بۆکان لە ئاز دەست درێژی سێکسی بۆ سەرنیان چەلەبیانی و گیان بەخەتکردنی لە مەیدانی فەلەکەیە و شارە کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا کچێکی تەمەن 7 ساڵ بە ناوی نیان چەلەبیانی لەلایەن زڕدایکی و برای زڕدایکیەوە ئەشکەنجە و دەست درێژی سێکسی کرایە سەری. ئەو کچە بێتاوانە بەهۆی خوێنبەربوون لە نەخۆشخانەی ورمێگیانی لەدەستدا و بڵاوبوونەوەی هەواڵەکە شەپۆلێک لە ناڕزایەتی بەدوای خۆی داهێنا. ڕۆژی هەینی خەڵکی بۆکان دژ بە ڕوون نەکردنەوەی وردەکاری پەروەندەکەی کۆبوونەوە و خوازیاری سزادانی تاوانباران بوون. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی دیکە لە قڕوە و مەریوان. ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە 3 و 4 ڕێبەندانی 1403 سێ هاوڵاتی بەناوەکانی زاهد و واحد خالیدیان خەڵکی قڕوە و کارۆ عەلیداد خەڵکی مەریوان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەمە و هاوکار لەگەڵ مانگرتنی گشتی لە شارەکانی کوردستان هێزە ئەمنیەتەکانی مەریوان هێرشیان کردووەتە سەر ماڵی کارۆ عەلیداد، چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکیە و شارە و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە ڕۆژی پێنجشەمە دوو شارومەندی خەڵکی قڕوە بە ناوەکانی زاهد و واحد خالیدیان بە بیانووی بەشداری لە مانگرتنی گشتی لەلایەن هێزەکانی حکومەتەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 20 شارومەندی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بانگێشت و پەروەندەسازی بۆ باوکی ژینا ئەمینی لە سەقس. ئەمجەد ئەمینی باوکی گیان بەخت و ژینا ئەمینی لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەیان دوای بانکران بە تۆمەتی بڵاوکردنەوەی درۆ بۆ داواکاری گشتی ڕوبەڕووی تۆمەتی پڕ و پاگەندە دژی ڕژیم بووەتەوە. ئەمجەد ئەمینی ڕایگەیان هۆکاری بانکران و تۆمارکردنی دۆسیەی نوێ ناڕزایەتی ناوبراو بەرامبەر بە سزای ئەدامی پەخشان عەزیزی بووە. ئەم دۆسیانە لە دادگای ئینقلابی سەقس تۆمار و بە دەواداچوونیان بۆ کراوە. پەروەندە سازی ناوەندە ئەمنیەکان بۆ ئەمجەد ئەمینی لە کاتێکدایە کە بنەماڵەی ژینا ئەمینی لە دوای گیان لە دەستدانی کچەکەیان بەردەوام لە ژێر گوشاری دەسەڵاتدا بوون. گواستنەوەی هێمن ئیبراهیم حەمزە بۆ زیندانی بۆکان. ڕۆژی پێنجشەمە 4 ڕێبەندان هێمن ئیبراهیم حەمزە شارومەندی خەڵکی گوندی قەرەگۆڵی سەر بە شاری بۆکان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. بەیانی پێنجشەمە 20 گوڵانی 1403 هێمن ئیبراهیم حەمزە لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر و ڕۆژی دووشەمە 12 جۆزەردان بە دانانی وەسیقە لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و ڕۆژی پێنجشەمە بۆ زیندانی بۆکان ڕاگوێزرا. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بەسەر کراو لە شاری سنە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بە ناوی هێرش ناوگەران پاش دەست بەسەرکران لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 1 ڕێبەندانی 1403 هێرش ناوگەران لە هێرشی هێزەکانی حکومەت بۆ سەرماڵەکەی لە شاری سنە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازرایەوە. ناوبراو پێشتر لە دەیەی هەشتای هەتاویدا بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم دەست بەسەر و زیندانی کرابوو. هۆکاری ڕفاندنی ئەم جارەیە و چالاکە سیاسیە هێشتا ڕوون نییە و
بە دوواداچوونی بنەماڵی تا بە ئەمڕۆ بێئەکەم ماوەتەوە. درێژەی مانگرتنی دایکانی دادخواز لە سنووری کۆبانی. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە دایکانی دادخوازی باکووری کوردستان لە سنووری کۆبانێمانیان گرتووە و داوای ڕاگرتنی هێرشەکانی سەر شاری کۆبانی دەکەن. دەوڵەتی تورکیا لە 8 دێسامبەری 2024ەوە هێرشەکانی بۆ سەرمەن بچوو بەنداوی تشرین لە کۆبانی دەست پێ کردووە و لەو ماوەیەدا زیاتر لە 150 هاوڵاتی مەدەنی کوژرا و بریندار بوون. هاوکات لەگەڵ پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا، خەڵکی ئازادی خوازی باکووری کوردستان لە نەیسیبەین و پەرسووس بەردەوام دژ بە هێرشەکان چالاکیان ئەنجام داوە و دایکانی دادخواز زیاتر لە 2 هەفتەیە لە سنووری کۆبانێ مانیان گرتووە. ناڕازیان داوا لە کۆمەڵگای جیهانی دەکەن ڕێگە لە کۆمەڵکوژی خەڵکی ڕۆژئاوای کوردستان بگرن و پاڵپشتی لە دەستکەوتەکانی خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا بکەن. کۆبوونەوەی کرێکارانی دەرکراو لە مادەنی ئێسفەندەقەی کرمان. ڕۆژی هەینی 5 ڕێبەندان کرێکارانی بێکارکراوی مادەنی ئێسفەندەقەی کرمان دژ بە ناڕوونی دۆخی پیشەیی خۆپیشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە مادەنی ئەسفەندەقەی کرمان لە ڕۆژی 1 بەفرامباری ئەم ساڵەوە لەسەر کار دەرکراون و چارەنووسی پیشەییان بە ناڕوونی ماوەتەوە. کرێکارانی ناڕازی داوا دەکەن گرێبەستەکانیان نوێ بکرێتەوە و حەقدەست و مەزایە دواخراوەکانیان پەرداخ بکرێت. ناڕزایەتی دەرمانسازەکان لە مەشهەد. ڕۆژی پێنجشەمە 4 ڕێبەندان دەرمانسازەکانی مەشهەد لە ئازنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. دەرمانسازەکانی مەشهەد بە کۆبوونەوە لە مەحەوەتەی ڕێکخراوی تەئمین ئیجتیماعی خوازیاری پەرداختی قەراردادەکانی 5 مانگی ڕابردوویان لەگەڵ ئەو ناوەندە بوون. دەرمانسازان هەروەها دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەت لە بواری بێهداشت و دەرمان نیشاندا و خوازیاری کەمکردنەوەی نرخی دەرمان و ڕێگری لە فرۆشتنی دەرمانە نایابەکان لە بازاڕی ڕەش بوون. دەست بە سەرکرانی 2 کچی گەنج بە بیانووی سەماکردن لە تاران. ڕۆژی هەینی 5 ڕێبەندان 2 کچی گەنج لە پارکێکی شەهیدانی بێناونیشانی تاران لە کاتی سەماکردن و بڵاوکردنەوەی کلیپەکەیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کران. پۆلیسی تاران لەو بارەیەوە ڕایگەیاندووە کە 2 کچی گەنج بەبێ حیجاب و لە شوێنێکی ئاینی پێچەوانەی یاسای وڵات سەمایان کردووە و وێڕای داخرانی پەیجەکانیان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. ڕفاندنی ئەو 2 کچە گەنجە لە حاڵێکدایە کە جەواد زەریف بە تازایی لە دانوستانی دافۆسدا ئازاتی پۆششی ژنان لە ئێرانی وەک نەتیجەی گۆڕانکاریەکانی دەوڵەت ناو بردووە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە بەندینخانەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 3 بەندکراو لە بەندینخانەکانی دەستگردی ئیسفەهان، بەندەر عەباس و عێراق بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراویەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بەناوەکانی سەعید دیانی تەمەن 38 ساڵ و خێزاندار، عەباس محەممەدی تەمەن 49 ساڵ لە بەندینخانەی دەستگردی ئیسفەهان و عێراق بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. هەروەها شارومەندێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی سەردار محەممەد تەمەن 43 ساڵ و خێزاندار لە بەندینخانەی بەندەر عەباس بە هەمان تۆمەت لە سێدارە دراوە. هۆشداری لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی 6 بەندکراوی سیاسی. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی 6 بەندکراوی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە هۆشداری داوە. بە پێی راپۆرتەکان 6 بەندکراوی سیاسی بەناوەکانی ئەکبەر دانشوەرکار، محەممەد تەقەوی سەنگەدهی، بابەک عەلیپور، پویا قوباتی بێستونی، وەحید بەنی عەمریان و ئەبولحەسەن مونتەزەر لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی ئەندامەتی بە گروپە دژبەرەکانی ڕژیم بە بەغی و ئیعدام مەحکوم کراون. ڕۆژی پێنجشەممە 4 ڕێبەندان ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانیە و 6 بەندکراوە هۆشداری بە کۆماری ئیسلامی داوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزاکانیان بووە.
دوایین هەواڵیشمان سەبارەتە بە کۆبوونەوەی چالاکانی ژن لە کینیا دژ بە حکمی ئەعدامی پەخشان عەزیزی و وریشە مرادی. ڕۆژی هەینی 5 ڕێبەندان کۆمەڵێک لە چالاکوانانی ژن لە وڵاتی کینیا پشتیوانی خۆیان لە کەمپینی نابۆ ئەعدام بەڵێ بۆ ژیانی ئازاد دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی سزای پەخشان عەزیزی و وریشە مرادی بوون. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی پەخشان عەزیزی و وریشە مرادی سەپاندنی سزای سێدارەیان بەسەر و دوو ژنە تێکۆشەرە بە توندی مەحکوم کردووە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی لە بەندینخانەکانی کۆماری ئیسلامی بوون. هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.